چێشتخانە وەک ناوەندێکی سەرەکی ماڵە، هەندێ جاریش بەدڵی ماڵ ناو دەبرێت، چونکە بەکارهێنراوترین ژوورە لەو ناوەندەدا. تەنها بۆ چێژلێنان و خواردن و قاپشۆردن نییە، بەڵکو بۆ کات بەسەربردن و هەندێک کات بۆ کارکردنیشە. بەم هۆیەوە زۆرترین کاریگەری ژینگەی لە هەموو ژوورەکانی ناو شوێنی نیشتەجێبوون و دەرەوەی نیشتەجێبوون دروست دەکات. ئەگەر بینە سەر باسی ژینگەی ناو ژوور یان ژینگەی ناو چێشخانەکان بە بەراورد بە ژینگەی دەرەوە، لە ڕێکخراوی WHO باس لەوە دەکات کە ڕۆژانە ئێمە لە 180 بۆ 90 کاتەکانمان لە ناو ژوورەوە بەسەر دەبین بە بەراورد لە دەرەوە. لەبەرەوە خاڵێکی زۆر گرنگە ئێمە تەرکیز بکەینە سەر ژینگەی ناو ژوور و لە هەمووشیان گرنگترەوەیە تەرکیز بکەینە ناو ژینگەی ناو مەتبەخەکان. لەبەر ئەوەی لە ژینگەی ناو مەتبەخەکان لەوێت چەند سەرچاوەیەک هەیە کە دەبێتە هۆی ئەوەی ژینگەی ناو ژوورەکە پیس بکە. لەو پیسکەرانە چین؟ لە پیسکەرەکانەوە مادە پاکەرەوەکانە کە دەبێتە هۆی پیسکردنی ژینگەی ناو ژوور. کۆمەڵە مادەیەک دەرەکات وەکو ڤۆڵەتایل ئۆرگانیک کۆمپاوندەکان، ئاوێتە ئەندامیا بە هەڵمبووەکان. دووەم هۆکارمان چێژلێنانە. سێم هۆکار ئەو مادانەی هەر ڤۆڵەتایل ئۆرگانیک کۆمپاوندەکانن کە لە ڕێی قەنەفە یان کەوانتەر ئەم مادانەوە تووشمانە بێت. تقریباً چوارەم هۆکاریژەوەی کەڕوو. ئەگەر ماڵەکە شێی زۆر بێ دەبێتە هۆی زۆربوونی کەڕوو لە پشتی کەوانتەرەکان لە قاقی دیوارەکان. بەم شێوەیە ئەمانە یەکێکن لە هۆکارە سەرێکەکانی پیسبوونی ژینگەی ناو ماڵ. گرنگی چێشخانەکان لەوەیە کە چێشخانەکان لە ڕووی دیزاین و لەم ڕۆژگارەوە دروستکراون کە دەرگاکانیان کراوەیە یان هەر تاوەتی کراون بەسەر ڕووی هۆڵ و ژوورەکانی ترە. ئەمە دەبێتە هۆیەوەی کە سەرچاوی پیسبوونەکان زیاتر بڵاو بێتەوە بێ بۆ شوێنەکانی تریش. ژینگەی ناوماڵ و دەرەوەی ماڵەکان هەستیارە بە چێشتخانەکان بەهۆی بەکارهێنانە زۆر و ئاسانەکانی وەک ئاو، سەلاجە، کەلوپەلی چێژلێنان، فڕن، کەوانتەر، سەرچاوی سوتەمەنی و پاکەرەوە کیمیایەکان، هەروەها پاشماوە خۆراکی و پلاستیکیەکان. چێژلێنان و پاکەرەوە کیمیایەکان دوو بەکارهێنراوترین و کاریگەرترین هۆکاری پیسبوونی ژینگەی ماڵ و دەرەوەی ماڵن. توێژینەوەکەمان لە شاری سلێمانی ئەنجام داوە. 5 ماڵمان هەڵبژاردووە، 5 ماڵی ئاسایی یان کەم داهات. لەم 5 ماڵەیە چوین جیازەکانمان داناوە لە ناو مەتبەخەکانە چاودێری کاتی چێژلێنانەکانمان کردووە بۆ ماوەی هەفتەیەک و بەردەوام ئێمە داتاکانمان کۆ کردەوە. لەسەر ئاستی گشتیش ئەمە لە ناو شاری سلێمانیایە. لەسەر ئاشتی گشتیش ئێمە لە 12 شارە هەمان ئیشمان دووبارە کردوتەوە بە هەمان شێوە بۆ هەفتەیەک چاودێری ئاستی پیسکارەکانمان کردووە لە چێشخانەکان. چەندین سەرچاوی گەرمی بۆ چێژلێنان بەکاردەهێنرێت، لەوانە خەڵوز و دار، گازی شل، غازی سروشتی و کارەبا. هەریەک لەم سەرچاوە گەرمیانە پیسبوونی هەوای ناوماڵ دروست دەکات، وەک یەکەم ئۆکسیدی کاربۆن، دووەم ئۆکسیدی کاربۆن، ئۆکسیدی نایترۆجین، ئاوێتە ئەندامێ بە هەڵمبۆکان، مادە تەنۆلکەیەکان، دڵۆپەڕۆنی شل و هەڵمی ئاو. سەرچاوەکانی پیسبوون بە هۆکاری چێژلێنانەوە دەگەڕێتەوە بۆ دوو سەرچاوی سەرەکی. ئەو جۆری ئەو سوتەمەنی کە بەکار هاتووە بۆی چێشتەکەی پێلێنرێ لەگەڵ ئەو جۆری چێژلێنانەکە، بۆ نمونە تۆ کوڵاندنە یان سوورەوەکردنە. ئەمانە میان کاریگەریان هەیە لەسەرەوەی کە چۆن ژینگەی ناو چێشخانەکان پیسە بێت. سوورکردنەوە عادەتەن تۆ چی بەکارێنی؟ تۆ ڕۆن بەکارێنی. ئەم ڕۆنە بەکارێنی ڕۆنەکەش قرچێت و ینی وەکوا بێ مادەیەک بسوتێنی. ئەم مادەیە زیاتر ئەو پارتیکولەر ماتەرەوە تەنۆلکە هەڵواسراوانە زیاتر دروستەکە، بەتایبەتی تەنۆلکە هەڵواسراوە بچووکەکەیان ئەوەی PM2.5ەکە ئەمەیان زەرەری زیاتر هەیە. بەڵام کوڵانەکە تەنا ئاوەکە بخڵێنی هیچ ینی کاریگەری کەمتری هەیە لە چاو ئەوەی سوورکردنەوەکە. لە توێژینەوەکەدا ئێمە هەڵساوین بە تۆمارکردنی دوو سەرچاوی پیسکەر. یەکێکیان پارتیکولەر ماتەرە، واتە تەنۆلکەی هەڵواسراو. ئەم تەنۆلکانە بە PM2.5 لەگەڵ PM10 دەنوێنرێ. واتە PM2.5 بریتین لەو تەنۆلکانەی
کە لە هەوایە هەڵەواسرێن واتە ئەمنە قورس نین یعنی بنیشنە سەر زەوی و هین بن چونکە لە مادەکە زۆر سووکە ئەگەر تاڵێک مووی بێنیت تیرەکەی 50 ئەوەنەی کەمترە هی ئەم مادە PM2.5 سەر چاوەیەکتریشەوەیە CO2 لە ئەنجامی هەر دروستبوونی سووتانی سوتەمەنیەکە و جۆری چێژلێنانەکەەوە دروستە بێ ئەمەش یەکێکە لە پیسکەرەکانی ناو ژوور هەرچەند ئێمە خۆشمان کە هەناسەینەوە CO2 دەرەین بەڵام لێرە بە ڕۆژەیەکی زۆر دروست بێت ئەوەش کاریگەری خۆی هەیە بەڵام خەتەرترین جۆری پیسکەر کە دروستە بێت لە ناو چێشخانەکانە PM2.5 ئەم PM2.5 بۆچی خەتەرە لەبەری زۆر بچووکە کە ئێمە هەڵی ئەمژین ئەو موانەی کە لە ناو لوتمانایە ناتوانێت ڕێگری لێ بکات فلتەری ناکە ینی نایپاڵێوێ ڕێک ڕاستەخۆ چێتە ناو سیەکانەوە جۆری سوتەمەنیەکە کە بەکارهێنراوە بۆ لێنانی چێشتەکان ئەمانە کاریگەریکی زۆریان هەیە بۆ نمونە لە هەنێ وڵاتە لە هەنێ شوێنە غەڵوز بەکارهێنرێ یان نەوتی سپی بەکارهێنرێ یانەوە تا ئەم غازەی خۆمان بەکارێن ئەم غازەی ناو ماڵان ئەمانە هەرێکی کاریگەرێکی هەیە ئەگەر سوتەمەنیەکە کە بەکار هاتۆ غەڵوز بێ ئەو پارتیکولەر ماتەرە ئەو پیسکەرانی کە زەرەریان هەیە بۆ تەندروستیمان ئەمانە زۆرترە بێت تقریباً 2 ئەوەندە زیاتر ئەبێت لە چاو چیە لە چاوم ئەم گازانەی کە بەکارێنم غازی ماڵانە کە بە زۆری لە پرۆپین پێگاتوە ئەمانە کار بسووتیان زۆری هەر CO2 SO دەرەکەن یعنی خەتەرێکی کەمتری هەیە لە چاو ئەوانە لە هەمویان گرنگتر ئەوەیە کە کارەبایی بێ ئەگەر تەباخەکە کارەبایی بێ و کاتە هیچ مادەیەکی کیمیایی دەرناکە واتە کارەبایەکە ڕاستەخۆ لێرەوە هەر بەڕێگەی وزەی گەرمیەوەیە وەکو هیتەرێک یعنی بەڕێگەی شەپۆلیێت بەڕێگەی مادەی کیمیایی نایەت بسووتێت و پیسکەرمان بۆ دروستکات بێجگە لە جۆری سوتەمەنیەکە و جۆری چێژلێنانەکە قەبارەی مەطبەخەکە قەبارەی چێشخانەکەمان وەرگرتووە ئایا بەکارهێنان هەواکێش بەکارهێنراوە یان بەکارهێنراوە پەنجەرەکە کراوەتەوە یان نەکراوەتەوە ئەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی ژینگەی ناو چێشخانەکە دووکەڵی چێژلێنان لە هەردوو ڕەفتاری چێژلێنان و سووتانی سوتەمەنیەوە دروست دەبێت پێکاتەی دووکەڵەکەشی هەمە چەشنە و پشت بە کۆمەڵێک هۆکار دەبەستێت لەوانە سوتەمەنی چێژلێنان شێوازی چێژلێنان سیستەمی هەوا گۆڕکێ کەرەستەی خاو پلەی گەرمی چێژلێنان سەرچاوەی گەرمی ماوەی چێژلێنان چێژلێنان دەبێتە هۆی پیسکردنی هەوا بەهۆی گەرمکردنی ڕۆن و چەوری و پێکاتەکانی تری خۆراک بە تایبەتی لە پلەی گەرمی بەرزدا هەروەها فڕنی غاز دەتوانێت ئاستێکی بەرزی پیسکەر دروست بکات لەگەڵ سووتانی پاشماوەی خۆراک ساڵانە 4 میلیۆن خەڵک دەمرن بەوەی نەخۆشیەکانی کە توشبوون لە بۆ ئەو نەخۆشیانی کە توش بوون لە ئەنجامی پیسبوونی ژینگەی ناوژوورەوە لە ژینگەی ناوژوورە لەبەرەوەی شوێنێکی قەتیسکراوە بە بەراورد بە دەرەوە 1000 جار ئەوەندە ئەگەری هەیە کە تو ئەو مادە پیسکەرانە بچێتە ناو سیەکانتەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دەربارەی پیسبوونی هەوای ماڵان و کاریگەریەکانی ڕایگەیاندووە لە جیهاندا نزیکەی 2.4 ملیار کەس بە بەکارهێنانی ئاگری کراوە یان سۆپا کە بە نەوتی سپی یاندار پیسایی ئاژەڵان و خەڵوز خواردن دروست دەکەن پیسبوونی هەوای ماڵان بەرپرسیار بووە لە مردنی 3.2 ملیۆن کەس کە تەنها لە ساڵی 2020دا لە نێویاندا زیاتر لە 237,000 مناڵی خواردتەمەن 5 ساڵ هەبووە ژنان و منداڵان گەورەترین زیانی تەندروستیان بەردەکەوێت پیسبوونی هەوای ماڵان بەشدارێکی سەرەکیە لە پیسبوونی هەوای دەرەوە هەوای ماڵان کۆمەڵێک پیسکەری زیانبەخشی تەندروستی تێدایە وەک تەنۆلکە بچووکەکان کە دەچنە قوڵای سیەکان و ناوخوێنەوە ئەو ماڵانەی هەوا گۆڕکەیان خراپە ئاستی تەنۆلکە وردەکان 100 هێندە زیاترە لەوەی کە قوبوڵ کراوە بەرکەوتنی پیسبوونی هەوای ماڵان دەبێتە هۆی نەخۆشیە نەگوازراوەکان لەوانە جەڵدەی مێشک نەخۆشی درێژخایەنی ڕێگری سیەکان و شێرپەنجەی سیەکان هەروەها بەڵگە هەیە لەسەر پەیوەندی نێوان پیسبوونی هەوای ماڵان و
کەمی کێشی لەدایک بوون، سیل، ئاوی سپی چاو، شێرپەنجەی لووت و قوڕک. لە گرنگترینەوە دەرەنجامانی کە پێی گەیشتوین ئەوەیە جۆری سوتەمەنیەکە هەتا بکرێت بۆ نمونە ئەگەر ئەوەی ئەلکترۆتی ئیستۆڤ بەکاربێنی واتە مەطبەخی کارەبایی بەکاربێنی کە سەرچاوەکەی لە وزەی خۆریشەوە بێ ئەوە باشترینیانە هیچ پۆلوتان تێک دەرناکە هیچ پیسکەرێک دەرناکات. دوای ئەوە ئەم گازە سروشتیان ئەمەی بتڵی غازەکان کە بەکارێنین ئەمەی کە لە ناو ماڵانە بەکارێنی ئەمەیان باشترینە. بە دوای ئەودا کیرۆسین لەو دوانە خراپترە، غەڵوز لە هەمیان خراپترە. ئەم غەڵوزە کە بەکارێنێ ئەو پیسکەرانە زۆر دروستەکە. یەکێکتر دەرەنجامانی کە پێی گەیشتوین ئەوەی قەبارەی مەطبەخەکەیە یاخود چێشخانەکەیە. قەباری چێشخانەکەش کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر پیسکەرەکان و پیسبوونی ژینگەی ناو چێشخانەکە. هەتا گەورەتر بێ ئەم پیسکەران زیاتر بڵاوبن کاریگەری کەمترە بێت و ڕوونترە بنەوە. یەکێکتر لە هۆکارەکانەوەیە هەواکێش. ئایا هەواکێشەکە بەکارهێنراوە؟ هەواکێشی ئەم کارەبایانەکە ئەمانە پێیانەوە ترێن مڕەشاحی. لێرە ئەگەرمە بەکاربێنێت دوو ئەوەندە کاریگەریەکەی کەمەکاتەوە. ئایا پەنجەرەکان کراونەتەوە، درگاکان کراونەتەوە؟ ئەمانە هەمووی کاریگەریان هەیە. و جۆری چێژ لێنانەکەش یەکێکترە لە فاکتەرەکانی تر. چ جۆرە چێژ لێنانێک بەکار هاتووایە؟ سوورکردنەوە بووە، کوڵان بووە. لە ئاخیریشە دوایین فاکتەر کە زۆر گرنگ بێ ئەوەیە چەندی پێچووە چێژ لێنانەکە. کاتی چێژ لێنانەکە سەعاتی پێچووە، سەعاتێکی پێچووە، سەعاتونیەکی پێچووە. ئەمانە هەمووی دەوری هەیە. لە سەر کاریگەری دەوری هەیە بۆ پیسکردنی ژینگەی ناو چێشخانەکە. ئەگەر بۆ من هێلکۆڕۆنێک سوورەکەیتەوە 5 دقەیەکی پێچێ یاخود چێژ شتێک لێنێ نیو سەعاتی پێچێ، سەعاتێک پێچێ، ئەمانە هەمووی کاریگەری هەیە. هەتا کاتێک چێژ لێنانەکە کەمتر بێ، کەمتر لەو پارتیکڵ و پیسکەرانە دەرەیات بۆ ناو ژینگەی ناو چێشخانەکە. ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر. ئەو پێشنیارانەی کە هەیە بۆ کەمکردنەوەی پیسکەرەکان و پاکردنەوەی ژینگەی ناو چێشخانەکان ئەوەیە کە زۆری سوتەمەنیەکە بکرێ بە کارەبایی. ئەگە بکرێ بە کارەبایی زۆر باشترە. ئەگەر ناشتوانرێ هەر بە گازی سروشتیەکە بێ، ئەمە کە خۆمان بەکارێنی ئەمە زۆر باشە. غازە بەڵێ ئەمە غازی پێڵێن پرۆپین، بە زۆری پرۆپین، ئەمە لەمە بتڵەکانە هەڵمە هەڵێکدین. خاڵی دووەمەوەیە کە هەواکێش بەکاربێنێ. ئەم هەواکێشانە زۆر سوودیان هەیە، دوو ئەوەنە کەمیەکاتەوە. ئەو پیسکەرانە کەمەکاتەوە کە دەریا لە ئەنجامی چێژلێنانەکەەوە. و بەکارهێنانی پەنجەرەکان، پەنجەرە و وینەکانیش لەگەڵ هەواکێشەکەیە، پەنجەرە و درگاکان بکرێنەوەمانش زۆر کەمیەکاتەوە. ئەگەر قەبارەی مەطبەخەکە یان چێشخانەکە گەورە بێ، ئەمەش کاریگەری هەیە کەمتریەکاتەوە، ئەو پیسکەرانە کەمترەکانەوە. خاڵی چوارەم ئەوەیە کە زۆر گرنگە، پێوترێت پاسف ئەکۆرپەنت، یعنی کەسێک گێتە ناو مەطبەخەکەەوە هیچ شتێکی نییە، تۆ بۆچی دە ناو مەطبەخەکەەوە؟ ئەمە کاریگەری لەسەر دروستەکە. یعنی بەبێ ئیش باشترە هەر نەیتە ناو مەطبەخەکەەوە، بۆی ڕاستەخۆ کاریگەری لەسەر دروست ناکە، ئەو پیسکەرانە تۆ هەڵی نەمژیت. خاڵێکتر لە ڕووی ئەندازیاری دروستکردنی مەطبەخەکانە ئەوەیە کە مەطبەخەکان ئەگەر ڕاستەخۆ بە دەرەوە ببەسرێتەوە، ینی پەنجەرە و درگا و شتەکانی ڕاستەخۆ بۆ دەرەوە بێ، ئەوە زۆر باشترە نەک لەوەی کە پەنجەرە و درگاکانی ڕەبت بێ یان پەیوەست بێ بە ژوورەکانی ترەوە، بۆ ئەوەی کە ڕاستەخۆ ئەم هەوا گۆڕکەی بەردەوامی ڕوو بدات. ئەمە زۆر فاکتەرێکی گرنگە لەسەر پیسبوونی ژینگەی ناو چێشخانەکە. سەبارەت بە کاریگەری چێژ لێنان و پیسبوونی ژینگە لەسەر ژینگەی دەرەوە ئەمە کاریگەریەکی کەمترە، لەبەرەوەی کە ئەگەر تۆ باشتر وایە بگرە باشتر وایە تۆ پەنجەرە و درگاکان بکەیتەوە یان هەواکێشکەیتەوە ڕێگە بێ ئەو پیسیانە بچێتە دەرەوە، چونکە تۆ ڕاستەخۆ لە ناو ماڵەکەیە لە 180 کاتەکانت لە ناو ماڵەوە بەسەرەبی. بەڵام ئەگە بچێتە دەرەوە کاتە ڕوونترە بێتەوە، یعنی ئەم تەنۆلکەوشتانە بەناو هەوایە کەمتر بەڵاوە بنەوە کە تۆ ئەگەر بچیتە دەرەوە ئەو کاتە کەمترین بەرکەوتنێ هەبێ بۆ هەڵمژینی ئەم پارتیکڵ و ئەم دەنگکۆڵانە، ئەم دەنگکۆڵە پیسکەرانە. بۆ کەمکردنەوەی دەردانی گازی ژەهراوی لە ناو چێشتخانەکانی ماڵ، شارەزایان وەک چارەسەر پێشنیاری چەندین ڕێگا دەکەن. لەوانە باشترکردنی دیزاینی خانووەکان، بەکارهێنانی هەوا گۆڕکێ بۆ لابردنی هەوای پیس و گەرمی، بەکارهێنانی پانکەی دیوار یان سەقف لە کاتی چێژلێنان، کردنەوەی پەنجەرە یان دەرگای دەرەوە، بەکارهێنانی وزەی خۆر و کارەبا
وەک سەرچاوەی گەرمی چێژلێنان. یەکێکی تر لە پیسکەرە ژینگەیەکان پاکەرەوە کیمیایەکانە کە تا دێت بەکارهێنانی زیاتر دەبێت. ئەگەرچی یارمەتی دەرێکی باشە بۆ پاکردنەوەی ناوماڵ و بەتایبەت چێشتخانەکان، بەڵام ئەم مادانە تێکەڵەیەکن لە مادە کیمیایە زیانبەخشەکان کە کاریگەریان لەسەر ژینگە و زیندەوەران و مرۆڤ هەیە. پاکەرەوەکان مادەی مەترسیداریان تێدایە، وەک ئامۆنیا، ئیسایل گلایکۆڵ، مۆنۆبیوتایل ئەسیتەیت، سۆدیۆم هایپۆکلۆرایت، ترایسۆدیۆم فۆسفەیت. بە شێوەیەکی گشتی زیاتر لە 15 جۆر پاکەرەوەی بەکارهێنراو هەیە، وەک پاکەرەوەی چێشتخانە و فڕن، سپیکەرەوەی کلۆر، پاکەرەوەی وشک، پاکەرەوەکانی کەلوپەلی ناوماڵ و زەوی و دار، پاکەرەوەی فەرش و نوێن. ئەو مادانەی لە ناو ماڵا بەکارهێنرێن تەبەن بە زۆری کە شامپۆ بەکارهێنرێ، تایید بەکارهێنرێ، معجیزە بەکارهێنرێ، تەبەن کلێنسی تەڕ بەکارهێنرێت و فاست بەکارهێنرێت. ئەم مادانە لە ناو ماڵە زۆر بەکارهێنرێت، دیتۆڵ بەکارهێنرێت بۆ پاکردنەوە. طبعا ئەم مادانە کە بەکارهێنرێن هەمووی مادەی کیمیایین و هەمووی تێکەڵی چەند مادەیەکن کە بەکارهێنرێن، بەڵام هەر کۆمپانیای بۆ کۆمپانیایەکی تریش ئەگۆڕێت لە ڕووی ئامادەکردنەوە. بەڵام بەگشتی ئەم مادە پاکەرەوانە کە ئامادەکرێن ئەبێ سێ ڕەوشتیان هەبێت لە ئامادەکردنە، یعنی ئەبێ ئەو کۆمپانیا حساب بۆ سێ شتکە. یەکەم ئەبێ ئەو مادەیە هایدرۆفیلیک بێ، واتە لەگەڵ ئاوا تێکەڵ ببێ بە جوانی، و ئەبێ هایدرۆفۆبیک بێ، واتە لەگەڵ چەوریا تێکەڵ بێ بتوانێت چۆریش بتوێنێتەوە، و ئەبێ سۆرفەکتانتێکی تیابێت کە ئەم مادەیە وا ئەکات کە لەگەڵ ئاوا تێکەڵ بوو بە جوانی بەر ئەو ڕۆ کە بەری کەوت بە جوانی تەڕ بێ و بەسەریا بڵاو بێتەوە. چونکە ئاو ئێمە هەموو ئەو مادە پاکەرەوانە لە ئاوان، ئاویش ڕەوشتێکی هەیە کە پێوترێت سۆرفەس تێنشن. گەردەکانی ئاو هەوڵێن لە دەوریە کۆبنەوە، هێزێکیان تایە. ئەبێ هەر کۆمپانیایە کە ئەم مادە پاکەرەوانە ئامادەکە ئەبێ مادەیەک بەکار بێنێت وا بکە ئەو پاکەرەوەیە کە بەر ئەو ڕووەکەوت بە جوانی بەسەریا بڵاو بێتەوە و ئەو هێزی نێوان گەردەکانی ئاو کەم بکاتەوە. پێک هاتەی کیمیایی بۆ نمونە فاس کە بەکاری هێنن کامە زۆر بەکاردێ، تەبەن خۆی هەر پێکاتووە لە سۆدیۆم هایپۆکلۆرایتە، سۆدیۆم هایپۆکلۆرایتە و ئامادەکرێ. ئەمیش ڕێژەکەی ئەبێ لە 8 زۆرتر نەبێ کە ئامادەکرێت، چونکە مادەیەکە و زیانی هەیە. مادەکانی تریش تەبەن مادە پاکەرەوەکان یا ئەسیدن یا بیسن، یا ترشن یا تفتن، بڕێک ترشی و تفتیان تێدایە. بەڵام فاست بەگشتی pH لە 7 کەمترە، یعنی بڵێن ڕەوشتی ئەسیدی هەیە، و مادە پاکەرەوەکانی تریش ڕەوشتی بیسیان هەیە کە تفتن، کە بە زۆری ئامۆنیایان تایە، ئاوێتەکانی ئامۆنیایان تایە، و فاستیش وتمان سۆدیۆم هایپۆکلۆرایتی تایە. و بۆ بۆنیش هەندێک مادە بەکارهێنرێت وەکو پێیانەوترێ ئەڵدیهایدەکان، بۆ نمونە فۆرمەڵدیهاید بۆ بۆن بەکاردێت، و بۆ نمونە ئاوێکیش بەکاردێت زۆر جار پێوترێ کە ئاوێک کە بە شێوەیەکی زۆر پیور کراوە تیانە بەکارهێنرێت. و سۆدیۆم کاربۆنیت بەکاردێ، سۆدیۆم سۆلفەیت بەکاردێ، و سۆدیۆم کلۆرایتیش بەکاردێ، کە ئەمانە زیاتر لە شامپۆ و لە معجیزەیە زۆر بەکاردێن. ئەوەی کە قابقاچاخی پێشووی بە زۆری ئەمانە بڵێن ئامۆنیایان تایە، ئاوێتەکانی ئامۆنیا، ئیتر بۆ نە ئامۆنیا یا NA3 هەر خۆی بڵین ئامۆنیایە، یا ئاوێتەکانی ئەمۆنیۆمیان تایە NH4 لەگەڵ بەشێکی سالبە کارلێکیان پێ کردو، یعنی بە زۆری بڵین پیانەوترێ ئامۆنیا ئەوانی کە لە ناو ماڵا هەیە. پاکەرەوەکان کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات و دەبێتە هۆی تەنگە نەفەسی، ڕەبۆ، سووتانی پێست، حەساسیەت، هەستیاری چاو و سووربوونەوەی، هەوکردنی گەرو، تێکچوونی لیکە ڕژێنەکان، جەڵدەی مێشک، نەخۆشی دڵ، شێرپەنجە و هەندێک جاریش مردن. سەبارەت بە مەترسی ئەم مادانە کە
ئەم پاکەرەوانە کە بەکارهێنرێن تەبەنوتمان هەمووی لە مادەی کیمیایی پێکاتون بەپێی مادەکان بەپێی ئەو مادانەی کە بەکار دێت زیانەکانیشی ئەگۆڕێ بۆ یەکێک لەوانە کە فاس کە لە ناو ماڵە بەکارهێنرێت دووتمان پێکاتەکە بریتێ لە سۆدیۆم هایپۆکلۆرایتە ئەمە لە بەشێکی کەتایۆن و ئەنایان پێکاتوە ئەمە زیانی زۆرە کاتێک لە ناو ماڵە خانمان بەکاری ئەهێنن ئەگەر بە شێوەیەکی زۆر وریا و زۆر بە شێوەیەکی تەندروستی بەکاری نێنن زیانی زۆرە وەکو ئەوایە تۆ بچیتە ناو مختبەرێکی کیمیاییەوە لە خۆ دوو مادە تێکەڵکەی یعنی زیانی زۆر ئەبێ ئەگەر ئەو خانمە بە شێوەیەکی زانستی ئەو مادانە بەکارنێنێت بۆ نمونە زیانی ئەبێ فاست ئەگەر سەری بەسەرا بگرێت لە کاتی هەڵبچڕینە ئەبێتە هۆی ئەوەی کە زیان بە کۆئەندامی هەناسەیە گەێنێ بۆ نە بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە تووشی ڕەبۆ ئەبن ئەوەیە کە بڵین ئەم مادە پاکەرەوانە بەکارێن بە تایبەتی فاسیش کە بەکارهێنرێ کە ئەمە گازێکی کلۆر کە ڕەنکەی تقریبی سەوزی زەرباوە ڕەنگەکەی کاتێک ئەگەر سەر بەسەر دەبەکە بگیرێ ئەوە زیانێکی زۆر ڕاستەوخۆ لە تەندروستی ئەو کەسایە بەڵام ئێمە زۆر جار هەست بە زیانەکانی ناکەین چونکە پاش ماوەیەک چۆن کەسێک جگەرە ئەخوا پاش ماوەیەک زیانەکەی دەرەکەی وردەوە لە چەند ساڵەکە ئەمما دەپاکەرەوانە ژوان لەو کاتێ هەست بە زیانی ناکەی بەڵام پاش ماوەیەک زیان بەو کەسە گەێنێ کە بە شێوەیەکی زۆر بەکاری هێنێت. بەکارهێنانی ئەم مادانە لە مەخسەلا بە ڕێژەیەکی زۆر ئەوە تەبەن تێکەڵی ئاوە بێ و ئەچێتە ئاوەڕۆ و ئەم ئاوە ئەچێ بۆ ئاوی ئەچێتە ڕووبار و دەربەندەکانەوە ئەمانە زیان بە سامانی ماسی ئەگەێنێ وای لەیەکە کە چۆن ئەم مادانە لە ڕێی دەمەوە ئەگەرە و کەسە لە ڕێی دەمەوە بچێتە ناو لەشەوە ئەوە بێتە هۆی سونتاندنی خانەکانی بۆ جۆرەش ئەبێتە هۆی لە ناوبردننی سامانی ماسی یا ئەو گیاندارانەی کە لە ناو ئاوان ئەبێتە هۆی نەخۆشخستنیان هەر کەسێک ئەو سامانی ئاویە بەکارهێنێت ئیتر ئەو گیاندارە ناوبوونە زیاتر ماسیە لێرە کە بەکارهێنرێ ئەمە ڕاستەوخۆ ئەو نەخۆشی ئەو ماسیە ئەگوێزرێتەوە بۆ کەسن ئەم مادانە کە بەکارهێنرێن تەبەن تێکەڵی ئاوە بن بەڵام ڕێژەکەی کەم ئەبێتەوە چونکە لێرە لە کاتی بەکارهێنانە تا بکرێت بە ڕێژێک بە خستێکی کەم بەکاربیێنرێت زیانی کەمترە لەبەرەوە لەسەر مەخسەلیش کە بەکارهێنرێت ئەبێ تێکەڵی ئاوی پاشەڕۆ ئەبێ ئەڕوا بۆ ئاوی تێکەڵی ئاوی دەریا و ئاوی ڕووبارەکانە بێ ئەمە دوایی لە ئەبێ پاکرێتەوە تەبەن پڕە بێ لە ئەم مادەیە کە پێمانوت پێوترێ هایپۆکلۆرایت ئەمە مادەیەکی زۆر بە تایبەتی مادەیەکە کە لە فاسە وتمان بەکارێنرێ ئەمە زۆر سترۆنگ ئۆکسیدایزینگ ئەیجنتە یعنی بگاتە هەر خانەیەکی تر ئەی سووتێنە لەبەرەوە کە تێکەڵی ئەم ئاوە ئەبێ بەڵام بە شێوەیەکی کەم تێکەڵێ بێت چونکە ئاوی تری لەگەڵایە و ڕوون ئەبێتەوە بەڵام بە تێپەڕبوونی کات زیان بە ئەو گیاندارانە ئەگەێنێ کە لە ناو ئاواژین ئیتر بۆ پاکردنەوەی ئەم ئاوانەش تەبەن ئەو کاتە کولفەیەکی زۆری ئەوێ و ئەو کاتە بۆ پاکردنەوەی کاتێکی زۆریەوێ و کولفەی زۆریێت ئەم مادانە تەبەن کە بەکارهێنرێن ئەتوانرێ هەندێکی لێبێ بە هەڵم تێکەڵی هەوا بێت هەر کەسێک لەو کاتەیە کە ئەگەر بە شێوەیەکی خستێکی زۆر بەکاربیێنرێ گازی کلۆر دروزە بێ یان ئامۆنیا دروزە بێ بە شێوەی گاز ئەو کەسە کە هەڵی ئەمژێت لەو کاتەیە لێ بێت خۆی ئەدەنە مادە پاکەرەوانە کە بەکارهێنرێن بە تایبەتی فاست ئەبێ بۆ چەند سەعاتێک و شوێنە بەجێ بهێنرێ لەبەر ئەوەی ڕاستەوخۆ گازی کلۆر دروزە بێ گازی کلۆریش گازێکی کوشندەیە هەر کەسێک لەو کاتەیە بەسەریەوە بێت پێوترێ ژەهراوی بوون بە کلۆر کە ئەبێتە هۆی زیانگەیاندن بە کۆئەندامی هەناسە و سەریەشە و کۆکە و ئەبێتە هۆی ئەو زیانن لەبەرەوە بەڵێ لە تێکەڵی هەوا ئەبێت و گازی هەیە و زیان بە و کەسە گەینە کە بەکارهێنێت ئەم مادە پاکەرەوانە کە بەکارهێنرێت تەبەن دەبە و پلاستیک و ئەمان هەیە کە ئێمە لە ڕووی کیمیاییەوە پێڵین پۆلیمەر ئەم پۆلیمەرانە تێکەڵی خاگەبن یعنی بۆ لە ناوچوونیان ینی چەند سەد ساڵێکی پێویستە یعنی بۆ لە ناوچوونی کاتێکی زۆری ئەوێ هەر کاتێکیش کە ئەو مادە پلاستیکیشی بۆوە تێکەڵی خاگە بێ بڵێ ئەبێتە هۆی زیانگەیاندن بە خاکەکان بێپی دەکا و ئەبێتە هۆی لە ناوبردننی دارستانەکان بڵێ پاشەڕۆی ئەم مادە پاکەرەوانە کە پلاستیکت لە پۆلیمەر پێکاتون پۆلیمەریش تەبەن لە ئێمە لە ڕووی کیمیایەوە پێڵێن مۆنۆمەر یەک پێکاتەیە بۆ نمونە ئەتیلینمان هەیە ئەوە مۆنۆمەرە
بەڵام چەندانێک لەم ئەتیلینە یەکەگرێ پێوترێ پۆلی ئەتیلین و ئەم مادە پاکەرەوانەی لێ دروستەکرێ ئەم پلاسیکانی لێ دروستەکرێ کاتێک کە ئەم مادە پلاسیکانە بەکارهێنرێن لە ناو خاکە دووبارە ئەگەڕێنەوە بۆ ئەتیلین و هەڵەوەشێتەوە بۆ مۆنۆمەرەکانی ئەگەر ئەم مادانە فڕێ بدرێن ئەم پلاسیکانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو خاکە پیت بێت چونکە پۆلیمەر مادەی کیمیاییە لەگەڵ ئەو خاکەیە کارلێگەکە ئەبێتە هۆی هەڵوەشانی مادە بەسوودەکانی خاک لەبەرەوە زیان بە خاکەگەێنێ و خاک بێپی دەکات. پێکاتە و مادەی پاکەرەوەکان لە ئیکۆسیستەمی سروشتیدا کاریگەری خراپی لەسەر ئاو و خاک ڕۆک و گیان لەبەران دروست دەکات. بەهۆی توانای بەرزی مژینی تەنۆلکەکان ژەهراوی بوون کەف و کەمی توانای زیندەیی ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی کوالێتی ئاو کەمکردنەوەی گواستنەوەی ڕووناکی گۆڕینی پێوەرەکانی کیمیایی و فیزیایی ئاو وەک pH و پلەی گەرمی هەروەها گۆڕینی pH لە خاکدا. چڕی بەرزی پاکەرەوەکان لە ئاوی شیرین دەبێتە هۆی دروستبوونی کەفی گەورە لەسەر ڕووی ئاو ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژەی چوونە ناوەوەی ئۆکسجین بۆ ناو ئاو ئەم دۆخەش ڕێگری دەکات لە زیندەوەرە ئاویەکان ئۆکسجینی تواوە بە شێوەی گونجاو هەڵبمژن هاوکات زیان بە ماسی و تەواوی زیندەوەر و ڕووەکە ئاویەکان دەگەیەنێ. پاکەرەوەکان لە ژینگەی ئاویدا دەتوانێت بچێتە ناو خاکەوە و کاریگەری نەرێنی لەسەر ژیانی ڕووەکەکان دروست بکات. هەروەها چڕی بەرزی مادە پاکەرەوەکان دەبێتە هۆی لە ناوچوونی پێکاتەی خاک. سەبارەت بە چارەسەریەکانی بەکارهێنانی ئەم مادە پاکەرەوانە تەبەن من داوام وایە لەو کەسانی کە ئەم مادە پاکەرەوانە بەکارهێنن بە شێوەیەکی زانستی بەکاری بێنن کە هەوڵ بن بەکارهێنن سوودی هەیە وت لە ناوبردننی ڤایرۆسە لە ناوبردننی میکرۆبە سوودی هەیە بەڵام ئەگەر بە شێوەیەکی ڕێک و تەندروست بەکاربهێنرێ لەبەرەوە ئەم مادانە کە بەکارهێنرێن لەو کاتەیە ئەو کەسەی کە ئەو دەبەیە هەڵەبچڕێت دەبەی پاکەرەوە کە سەری بەسەرا نەگرێت و ئەگەر بتوانێت دەستکێش بەکاربێنێ و بتوانێت دەمامک بەکاربێنێ بە تایبەتی بۆ فاست ئەبێ هەر زۆر ئاگایان لە خۆی بێ لەبەرەوەی هەر یەکسەر گازی کلۆر دروست بێ و زیان بە کۆندامی هەناسەیە گەێنێ لەبەرەوە لە ناو ماڵە کە بەکاریان هێنا ئەگەر هەوڵ بن لە شوێنێک بێ کە هەوا کێشێکی تیاابێ یا دەرگا و پەنجەرە کرابێتەوە یا بۆ چەند کاتێک کە مادە پاکەرەوەکان بەکارهێنا ئەو شوێنە بەجێ بێڵن باشترە. بەکارهێنانی ئەم مادانە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر کەم بێت ئەوە باشترە چونکە بەدیلی ئەمانە ئەگەر تەنها ئەو بەکار بهێنرێ باشترە بەڵام ئەم مادانە وەکو وتمان سوودی هەیە و خەڵک بەکارهێنێ و بۆ پاکردنەوە سوودی زۆرە ئەگەر بە ڕێژەیەکی کەم لە مەخسەلەکەەوە دەست پێ بکەین ئەگەر بە ڕێژەیەکی کەم بەکار بهێنرێت ئەوە زیانی کەمە کاتێک تێکەڵی پاشەڕۆ بێ ئەگەر حکومەت بتوانێت بۆ نمونە لە هەر گەڕەکە یا لە هەر شارە و بە تایبەتی ویزگەیەک هەبێ بۆ پاکردنەوەی ئەم ئاوە ئەوە تێکەڵی ئاوی کە ڕووبار و دەریاکانە بێ زیانی کەمترە بێت. داواکاریم لە هاوڵاتیان هەیە کە ئەم مادە پاکەرەوانە بەکارهێنن یان هەر مادەیەکی تر بەکارهێنرێن کە پاشەڕۆیکی پلاستیکی هەیە داواکارم کە بیکەنە ئەو شوێنانەوە کە تایبەتە بەخۆی لەبەرەوەی کە ئەم مادانە باسمان کرد کە زیانی هەیە لەبەرەوە ئەگەر بکرێت هەمومان هاوکار بین ئەم مادانە فڕێنین و بیکەینە ئەو شوێنانی کە تایبەتە بۆی دانراوە. شۆردنی قاپەکان دەتوانێت کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی مرۆڤ و ژینگە دروست بکات بەهۆی زۆر بەکارهێنانی ئاو و پاکەرەوە کیمیایەکان بۆ کەمکردنەوەی مەترسیەکان شارەزایان پێشنیاری گرتنەبەری چەند هەنگاوێک دەکەن وەک کەمکردنەوەی بەرکەوتن لە پاکەرەوەی ئاسایی و پەیڕۆکردنی خۆپارێزی لە ڕێگەی بەکارهێنانی دەستکێش و فڵچە پێششۆردن قاپەکان بخەرە ناو ئاوەوە هەرگیز مەهێڵە گەردیلەی خۆراک و ڕۆن لەسەر قاپەکان وشک ببێتەوە بەکارهێنانی ئاوی گەرم بۆ ئەو قاپانەی چەوریەکی زۆری لەخۆ گرتووە هەڵبژاردننی پاکەرەوەیکی دۆستی ژینگە و تەندروستی کە پێکاتەی سروشتی یان ڕۆکی بێت.